ئازیزانی من سڵاوتان لەبێ خۆشحاڵم لە پرۆگرامی کینۆی فانۆس دەبمەوە میوانتان تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بن بزانین کێ دەبێتە خاوەنی خەڵاتەکانمان. سڵاوت لەبێ سڵاو لە تۆش سپاس زۆر سپاس ئەحواڵت زۆر سپاس پێم بە ڕۆژانە بەچیوە سەرقاڵی من ئەزانم وەڵاهی ڕۆژانە زیاتر بە موزیک بۆی سەرقارم کە موزیک عیلاجەکە لە بۆ هەموو کەسەشی نەک لە بۆ من زیاتر بەم خۆم خەریک دەکەم. جارەبات وەزە لە بەرنامەکەم دوورکەمەوە بە ئەکادیمی فێری موزیک ژەنی بووی؟ نەخێر بە عەشوایی فێر بووم دوایە فێری ئەکادیمی بوو. خوێنەواریت نییە هیچم نییە بەس 15 کتێبیشم هەیە بە نۆتە. چۆن؟ نۆتەکانم هەموو خۆ فێر کردیە و بەس نۆتەکانیش دەزانم بخینمەوە و نۆتەکان کە چۆن فێرویمەوە کتێبەکەشم بۆ شێوازەیدانەیە بەڵام براویشم نەکردەوە ئامادەش نیمە براوی کەمەوە. ئەی بۆچی نووسیزەکە بڵاوی ناکەیت؟ دەزانی لە بەچی لەبەوەی هیچ مافەک نییە خەرک مافەکەی من بپارێزی. ئەمن یەک جار کتێبەکەمدا تەڵەبەچی تەڵەبەکات چوو بوو لە بازاڕی کۆپی کردبەوە هەلو منتیقێش نزیکە چوو کۆپی کردبووە دەیفرشت. باش باسی وتگەکە تەڵەبەتە بۆ ڕۆژانە چەند تەلەبەت هەیە چۆن کاتەکانە لەگەڵدا بەشەکەی حەسەب کاتە چکە هەریەکە بە پێی توانای خۆی دێتن لە بۆ دەرسەکانی خۆی هەیە مەسەڵەن هەیە یەکەم ڕۆژیتی هەیە پێنجەمیتی هەیە دەیمەیتی ناکرێت و هەمیان پێکەوە دایانیشێنی هەریەکە بە پێی توانای خۆی دەرسەکانی خۆیان دەدەیە. باش من پرۆگرامەکەم پرسیارە وەڵامە باڵێ فەرم جارە پێم لەگەڵ سۆشیال میدیا بینە چۆنە؟ واللهی ئەمن ئێستا ڕۆژ سەرقاری ئیشەکانی خۆمانی شەویش زۆر کورد بۆ ئێستا خەونیش کەم دەبینم زۆر ئەو مەجالم نییە تەمەشا بکەم. باش یەک خولەک پرسیار لە تۆکەم فەرموو لە یەک خولەکەیە بەڵێ نەخێر نە ئەم بەکار نێنی باشە هەرچی بچێ بەلای بەڵێ نەخێرە بەکاری مێنە ئاواش مەکە ئاوا بکەیت فێڵم لێ بکەی بەسەر جوابیتەوە دووبارێکەوە فێڵم لێ نەکەی ئاوا بکەیت ئاوا بکەیت جوابیتەوە هەرچی بچێ بەلای بەڵێ نەخێرە نیمانە تەواوە نای بەڕێستان بەکر کاک بەکە ڕۆژانە مەچێوە سەرقاڵی کەسابەتی خۆ ئەخوا لەش ساق بێ چەند ساعت خەریکی کارکردنی؟ 8 هەتا 7 تا 8 ساعت ئەی نەوت مەڵێ ئەم نا فەرقیە ئەوەت بۆ حساب ناکەم قەی نادەی چەند تەلەبەت هەیە؟ 7 چەند ئالەت عەسفەکەی؟ بەس ساس حەسفەکەی نییە ئەی نەموت سەریتیان نییە ئەوە یەکەمم بۆ 15 ئەمەیانتی قەینە ئەوە شتێکی تر تاقیگەینەوە یەک خولەک من هەرچیم وت ڕێک وەکو خۆی لە دوای من بێڵێرەوە ئەوە زەحمەتە بۆ زۆر شتێکی ترم پێ برێ یەک خولەک من هەرچیم وت بێڵێرەوە دەی ناوت بەکرا؟ بەڵێ ئەی نەموت دەرچی وتە بخۆی بێڵێرەوە باشە دەی دەی قەینا تۆ شتێک پێشکەشی من کە وەڵاهی چیت پێشکەشکەم وەڵامەڵی خۆت ئەمە شتێکت پێشکەش دەکەم باش برێچ کسلۆڤاکیا چی؟ برێچ کسلۆڤاکیا کسلۆڤاکیا باشە دەست خۆش وەڵاوە زیرە هەرەڵە لەمنی بردەوە دەست خۆشی لێ دەستەکانە خۆش بێت زۆر سپاس. سڵاوت لێبێ چۆنی ئەحواڵت باشی بەڕێز ئەحواڵت چۆنە فەرمودانشە بەڕێزم لە خزمەتدان بەڕێزی بەخێر بێن ئەحواڵت چۆنە؟ ئەحوالتان چۆنن باشنەوە ئیشەکەت زۆر سپاس زۆر فێرمەکەی تۆزێکی لێزانم بە زۆر نا بە چاوان لە خزمەتدام هەر کاتەکاتی بە چاوان لە خزمەتدام بەڕێز ڕۆژانە چەند ساعت خەریکی کارکردنی؟ وەڵی تقریبا بە هەمووی دێتە 4 ساعت 5 ساعت چکە دنیا زۆر گەرمە لە سعادیەکەوە تا 4 هەر لێرە نیم چکالەوەی زۆر گەرمە ڕسمەکەم لێرە بەس بخۆم لێرە نیم برین چەندێک کاتەوە تا ڕسمە دروستکەی؟ تقریبا 10 دقەی دەوێ بەڵێ ڕسمێکی منش دروست بە چاوان لە خزمەتدام زۆر جوان لەوە دروست ناکەم با لە چاو نەچی لە بە چاو ئەوەنە لە خزمەتدام پرسیار وەڵام بەڵێ جان ئەگەر وەڵامەکەم بزانی خەڵات ئێمە بە چاوان یەک خولەک پرسیارە لە یەکەم لەوێ خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکارمێن نای بەڕێستا
ئازاد کاگازاد هاوسەرگیریت کردووە؟ ئەی نەموت ئەوەیتیان نییە يعني هیچ نەرێم هێنا دووبارە ڕازە هیچ نەرێم بەڵام هاوسەرگیریم کردووە ئەها ئێستا تێگەیشتم ئێستا تێگەیشتم ئەو زارە لە یەک هیچ غەرەت ناکەم تەوا کاگازاد ڕۆژانە چەند کاتژمێر خەریکی کارکردنی؟ 4 ساعت زۆر نییە بۆ گەرمایە؟ زۆر نییە باشە هاوسەرگیریت کردووە؟ کردومە چەند مناڵەتەیە؟ 5 ئەوان خەریکی چی؟ چاران کچنمێریان کردو شویان کردو یەکیشیان ئەوە لە دوکانێکی عیدی بۆڕی و مەخسەل شتیوا دەفرۆشێ باشە هیچ کامیان کاری هونەری ناکەن وەکو تۆ وێنە کێشان وشت؟ نایکەن ئەی نەموت بە بەکار نەمگودە نایکەن نەموت سەرمان نییە بەسەر دیژ نابێ بەڵێم نەخێری بۆ بکەیت؟ نە ئەخشتەکەی لێرەدا ئەم گوتم نایکەن ینی گوتم نایکەن ئەخەم معدە سەر معدە سەری خۆم دەزولێنم ئەمن هیچ کامیان کاری هونەری ناکەن وەکو تۆ وێنە کێشان وشت؟ نایکەن ئەی نەموت بە بەکار نەمگودە نایکەن ئەو پێڵانە لە من ناکەن والله ناوەڵات بێر لە من دەکەی هیچ کام گوتم نایکەن ئەگە هیچم نەگوت بە ئەوام کرد بە وەنیە دوای ڤار لێنەوە باش شتێکی تر تاقیکەینەوە تاقیکەوە یەک خولەک هەرچی مودۆکە خۆی لە دوای من بێڵێرەوە باشە؟ باش ناوی بەڕێستان؟ ناوی بەڕێستان خەریکی چ کارێکی؟ خەریکی چ کارێکی؟ پێ دوایە بتوانانی لە من بێتەوە؟ پێ دوایە بتوانین لەم بیتەوە؟ کاگازاد دووەم پرسیارکردم چی؟ کاک ئازاد دووەم پرسیارکردم چی بوو؟ بەخوا بزانم بێتەوە وابزانم دەیبێتەوە ئەی نەموت بەخوا؟ ئەی نەمودە بەخوا؟ من وتم بەخوا بزانم ئەی بێتەوە تۆ دەبا بزانم ئەی بێتەوە من وتم هەرچی مودۆکە خۆی بڵێرەوە ئەی ناشتێکی تر تاقیکەینەوە کچێ تو گەلێک عیفریتیەوە چیەوە؟ تۆ دەری مەحامیەوە لە ببینێ گەڵا شتێکی تر تاقیکەینەوە سێ جار لەسەرێک بڵێ چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵ تو کێتەقان چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چوومی دەقان چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چوو نایۆکەم لەبیر چوو چی دەتەقان ناوی شتەکەی چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چوومی دەتەقان نازە نانە ئەوەکەی دێتەقان چ بوو ناوی شتەکەی گوتی ناوەکەم لەبیر چوو چوومە چەمی چەقەڵان چەقەڵ خەچی دەتەقان ئەوەم لەبیر چوو ناوی شتەکەم لەبیر چوو ناوی شتەکەی باشە شتێکی تر چی پێ بڵێم نازانم شتێک پێشکەشی من کە تەماشاکە ئەتو زانی چ برێ برێ ئاشی سوسێ سوتا بە شەوی سێشەمە ئاشی سوسێ سوتا بە شەوی سێشەم ئاشی سوسێ سوتا بە شەوی سێشەم ئاشی سوسێ سوتا بە شەوی سێشەم ئەڵا عافیەوە چیەوە هەی نیگ بەدا هەی غەزە بۆ تو چیەوە سەلامەتی وەڵای ئەمە زۆر زۆر خۆشحاڵ بووم مەقسەم بۆ کەیوانە سڵاوت لەبێ خێر بێ چۆنی سەلامەت بێ ئەحواڵە خۆشیارە بێ خورما فرۆشی و شیرینیشە خۆی بەێ ڕۆژانە زیاتر بە خورما فرۆشتنەوە سەرقاڵی ئەم بەس خورمە ئیشم بەس خورمایە چەندێکە و کاراکەمەوە لە هەشتا عەفتەوە باشە جیاوازی ئەم خورمانە چییە؟ نەوعی زۆرە نەوعی زۆرە زۆری هەنازانم نازانی؟ ڕۆزە زۆر نەوعی لە سعودیا زۆرە نایەتێنەش ئەنایەتێکۆنش نەوعیتەکەدا زۆرە لای خۆمان زیاتر چ خورمایە بەناوان بەرعی برێم ئەوە برێمە ئەوە بەرعیە فەرقیان چی یعنی جیاوازێک ئەوە نەرمە زۆر شیرنە ئەوە زۆر شیرنە تەبیعیە عالم زۆر بە چای دەخوا باش بەرنامەکەی من پرسیار وەڵامە بەێ لەگەڵ سوشیال میدیا بینت هەیە بەکارێنی فەیسبووکم هەیە بەس هێوەڵە ماندینە کاکراس دەکەوین هەنایی فەیسبووکمان هەیە یاخوا لە شەستان خۆش بێ من یەک خولەک پرسیار لە تۆکەم ئەو یەک خولەکە بەڵێ نەخێر نا بەکارمێنە من خەڵاتێک تێمە لە یەک دەقا تۆ بەڵێ و نەخێر و ئەو نا بەکارمێنە کاتە جوابی منێ نەخێر بەڵێ نا ئانا باشە ئەو چا کەلیمە چوار کەلیمە خۆی زۆرە بەس تۆ چوار کەلیمە وەڵڵاهی بەشەرنێەوە ئەو دیاری باتەوە معقول نییە دیارە ناوی بەڕێستان یوسف کاک یوسف ڕۆژانە بەس چیەوە سەرقاڵی خورما بەس خورما فرۆشی بەس خورمای دەفرۆشم ئیتر بۆ چێڵی کەس نێنە بتوانێت بیباتەوە زۆر بسەیتەرم لەسەر تەوارم سەیتەرە بیوانیان ئەو
ئەوخۆی ئایتە بەس قینە بۆم ئاکە حساب ناکەم ئەویش تێدا قینە بەس بۆ تۆ بوت بەڵێ و نەخێر ئانا نارە بقی قوتار نابی باش باش تۆ بەسەرهاتێکی خۆش لە کاتی ئیشکردنەکە تا بەسەرەتات پێش شتێکی پندێکی پێشینا شتێکم پێشکەشکە بەسەراتی خۆشی لە کاسبی باقرەیە خڕمای بفرۆشە و جواب بدەوە تا خۆمشتەی نایە لەکوانە سەبەت لەگە بکە قسەی خۆش بکە بە چەندیەوە بۆ ئەندەیەوە یان دەکڕیان نەکڕی ئەگەر بڵێن ئامۆژگاریەک بۆ خەڵکی ئێستا بۆ گەنجەکان شتێک چیت هەیە گەنجپۆتە قڕی بەسەری بوو کە خۆشی دیتە نما خۆشی نما گەنج نما ئەمرن ئەمرم گەورەیە بڕک بای خۆم خۆشیم دیت بای خۆم بەجاعێری بەس گەنجی ئێستا خۆشی نابینی کا خۆشی لە چێندە تایناتەیە معاشەیە چکاری یان دەبی هەلێ یان دەبی لە مەدانیشی دان وایە بخۆتەوە ئیشەڵا خۆ باشی دەکەی ئیشەڵا خوا ئیشەڵا لۆمان باش دەبی چا دەبی ئیشەڵا بەس خۆش نییە بەڕاستی ممنون سپاس باشی کاکە ممنون بەڕێزی سپاس باش ناوی بەڕێستان فەرەنگ مستەفا کاک فەرەنگ ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی قەساب یاخوا لەشە ساق لەگەڵ گۆشت خواردن نابێنە چۆنە بە قورعان بازار زۆر زایفە خۆت گۆشت باشە خۆی بە قورعان کەم چۆنە بێ ئەگەبی خۆم ژوانە سەری پێگرم لە بەخێنی ناتەن سەلامت یا رەبی قەینا من لە بری تۆی خۆم بەڕێزی سپاس زۆر سپاس پرسیار وەڵاممان هەیە یەک خولەک پرسیار لە تۆکەم بەڵێ نەخێر نا ئەم بەکارمەهێنە باشە بەڵێ نەخێر نا ئەم سەریشمان نیە بەسەر ئاوا بکەیت و ئاوا بکەیت دوایی نەڵێت پێونەوتم فێڵم لە یەکەی باشە ناوی بەڕێستان فەرەنگ کاک فەرەنگ ڕۆژانە چەند کاتژمێر خەریکی کارکردنی ساعت 7 تا مەغریب ماندوو نابی زۆر ماندی دەبوو یاخوا لەشە ساغ بێ هاوسەرگیریت کردووە نەخێر ئەی نەمت مەڵێ نەخێر دووبارێکینەوە باشە دووبارەیەکەینەوە کاک فەرەنگ وتت قەسابی بەڵێ ئەی سێوارەیەکەمەوە کاک فەرەنگ ڕۆژانە چەند کاتژمێر خەریکی کارکردنی ساعت 7 تا ئێوارە یاخوا لەشە ساغ بێ قەسابی دوایە ئەی نەمت مەڵێ لای داهۆی لێبر نەکەم باش 964 لای کردووە یاڵا ئەم ئایان قوبوڵەکە هەر لە بەرەکە 964 لای کردووە من خەڵاتی خۆمێن بە تۆ مەمنون دەستەکانە خۆش سپاس بۆ بەشداریکردن سڵاو لە توش بە قوربان چاوتمان دەکەم بەڕێزی وەڵڵاهی خۆت دەزانی بەیانیان فەرمانبەرم لە وەزارەتی شارەوانی سەرۆکاتی شارەوانی هەولێر بەڕێوەبەراتی خزمەتگوزاری ژینگە پارێزی ئێوارانیش لە ڕاگەیاندم خۆش بێ ئەبێ لەگەڵ سۆشیال میدیا بینە زۆر باش ئارێ وەڵڵای بخۆت بۆ ڕاگەیاندن گوتت تەواو چۆن دەرێ کابرا لێنەرە دەبی لە خواردنەکان بزانی وێنە یەک خولەک پرسیارە لە یەکەم فەرموو ئەو یەک خولەکە بەڵێ نەخێر نا ئەم بەکارنێنی باشە باش ناوی بەڕێستان سەید فەخرەدین هەولێری کاک سەید ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی سبەینان ناڵێم فەرمانبەرم لە وەزارەتی شارەوانی ئێوارەش لە ڕاگەیاندن ئەبەس لە بەڕێوەبەراتی خزمەتگوزاری ژینگە پارێزی مەسەر بە سەرۆکاتی شارەوانی هەولێر و وەزارەتی شارەوانی ئەینەمە مەڵێ باش هاوسەرگیریت کردووە بەڵێ کوڕەکەم ژینە هیناوە بەڵێ ئەی منەمت بەڵێ بەکارمێنە باش شتێکی ترساقەکەینەوە یەک خولەک هەرچی بود وەکو خۆی لە دوای من بێڵێرەوە باش ناوت سەیدە سەید فەخرەدین هەولێری باشە کاکەم نەڵەم هەرچی بود وەکو خۆی بێڵێرەوە باواز لەوەش بێنی 964 لای کردووە حیفت نەکرد هەر منی لێ عیبەوانیە برادر هەر بە خاتر چاوەکانی تو قوربانە بم زۆر سپاس دەستەکانە
سلااو لە جەنابیشتان باشی، بەخێر ئەحواڵە؟ بەخێر بێسەر چاوە یاخوا باش بی ڕۆژانە بەچی و سەرقاڵی وڵا کاروباری ڕۆژانە دوکانداری کاسبکاری یاخوا لە شستا زۆر بەخێر بێ یەکسەر چمە ناو پرسیار وەڵام بەڵێ، بکەمەوە. بەڵێ. یەک خولەک پرسیار بلێکم لەو یەک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکارمەهێنە باشە ئەوەی کە بچێ بەلای بەڵێ و نەخێرە بەکاری مێنە وەڵامدانەکەتە باشە ناوی بەڕێستان محەممەد کاک محەممەد ڕۆژانە بەچی و سەرقاڵی کاسبکاری یاخوا لە شساق بێ سپاس. چەند کاتژمێر کارەکەی 9 ساعت تا 10 ساعت ماندوو نابی ئێخۆ نەبوو تۆ سامز بەبێ وەڵامم بیتەوە بە زەوانە بەکارێنی لە وەڵامەکەتە با ئەی نەموت با و نا و ئەمانە بەکارمێنە یعنی ئەوانەی تێدا ئەوەی نەبێ بچە بەلای بەڵێ و نەخێر و با و نا و ئوم و ئاو ئەوانە ئەوانەی بەکارمێنە. تێدا نەبێ بەڵێ. باشە دووبارەیەکەینەوە بەڵێ ناوی بەڕێستان محەممەد کاک محەممەد ئاو سەرگیریت کردووە نەخێر نەخێر سۆری باش لەگەڵ سۆشیال میدیا بینە چۆنە بەخوای ڕۆژانە هەر کەسەک بی چەند کاتژمێرێکی خۆی بە سوۆشال میدیا و بەسەر دەبا زۆر چی بەکارەهێنی زیاتر ئینستاگرام لە ئینستاگرام لە فەیسبوک 964 لای کردووە فۆلۆت کردووە بەڵێ ئام چەند باش بەگزە خەڵاتێن سلام باشی خوش بسلامت بی باش نای بەڕێستان هەڵمەت کاگەم ڕۆژانە بەچی سەرقاڵی بە قورآن بەی شکاری دوکانەوە یاخوا لە شساوە خوش بسلامت خەڵک زۆر بۆ نەکرێن بەخوای معنی کەم بووە کچان زیاتر بۆ نەکردن یا کوڕان بەخوای ئاتەن ئێرە بەخۆ شوێنەکەی چ برێ پیاوان زۆر پێدادن پیاو زیاتر دەکەن باش لەگەڵ سۆشیال میدیا بینە چۆنە بەخوای باشە باش کەسە ناسی لە 964 بە قورآن برادێکمان هەیە دێت تێرە ئینگوێ هەر کاکتوان هاتین یەکزەوتی یەکێکدانەیە لێرەس بزوو بۆ نەکرێن بەڵێ باش یەک خولەک پرسیارە لە یەکەم فەرمو لەو یەک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکار نێنی باشە نەخێر هەرچی بچێ بەلای بەڵێ و نەخێر و ئاوا و ئاواژ مەکە باشە باش ناوی بەڕێستان هەڵمەت کاگەم بۆ داوسەرگیریت کردووە کردومە چەند ناڵەتەیە دوودانە کچ و کوڕن یا هەردووکیان کوڕن یا هەردووکیان کچن کوڕ و کچە خالت نەسەنە ئیشەڵڵا لە مەکتەبن لە مەکتەبن لە پۆلی چەندن یەک هەردووکیان یەکیان یەک یەکیان نەچوو هێشتا نەچۆتە مەکتەب نەچووە باش من پێم وتی چی بەکارمێنە گوت بەکارمێنە چی؟ سۆشیال میدیا سۆشیال میدیا ئەی نەوت مەڵێ ئاخیر دەقەتێت باش شتێکت پێڵم سێ جا لەسەرێک بە خێرای بۆم بڵێرەوە بڵێ هەموو سێشەمێک لە ماڵی شاسوار لە ساوەرەیە هەموو شەمێک لە ماڵی شاسوار هەموو سێشەمێک لە ماڵی شاسوار لە ساوارێ بە خێرای بەس هەموو سێشەمێک لە ماڵی شاسوار لە ساوارێ هەموو سێشەمێک لە ماڵی شاسوار لە ساوارێ هەموو سێشەمێک لە ماڵی شاسوار لە ساوارێ ئەوە بە خێراییە بە ئیسراحەتێکی خۆیەکی بووە کاو تۆزەکە وەستێ و وڵا ئەو خێرایی بوو ئەگەر بەخوای باش بوو خێرایی بوو باش بوو ماشەڵڵا زۆر باش بوو تۆ شتێک پێشکەشی من بکە بە قورعان هیچی نییە ئەو هەر ئەڕام هەر ئەوم بەجێ ئەو هەر ڕازام لە کۆتایە سوڕێنەوە ئاخر بەخوای کەم لەش ئەوەی دەردەکەم چ برێ لە ئەوەی کامی دەشتیوان لەبارە هەندێ دەستەکان ئازیزانم پرۆگرامی ئەم جارەی فانۆسیش کۆتایی پێات تا پرۆگرامێکی دیکە دەبمەوە میواتان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ماڵەوە